بتوانن ڕوبەڕووی ئەو نەعەدالەتی و نادادیە بێتەوە کە لەلایەن حکومەت یاریمی کوردستانەوە ئێستا دەیانەوێت بەرامبەر بەم خەستەخانەی بکەن چونکە خەستەخانەی هیوا پڕ بە هیوایە بۆ هەموو ئەو منداڵانەی کە ڕۆژانە لەژێر فشارێکی زۆردان لەژێر فشارێکی دەرونی و ئازاری جەستەیەکی زۆردان کە بۆتە هۆی کە خێزانی لەبەرێک هەڵوەشاندووە خێزانی تووشی ژیرۆدەی کردووە سامان و سەروەتی ئەو خێزانانە ئەکەوێتە خزمەتی ئەوەی چارەسەری نەخۆشیە بکەن بۆیە لێرەوانەیە گرنگە هاوڵاتیان خەڵکی خەمخۆر مامۆستایان فەرمانبەران موچەخۆران ڕۆشنبیران ئەکادیمیەکان کەناڵەکانی ڕاگەیاندن هەموو کەونە خزمەتەم کەناڵە ئەم خەستەخانەیەوانێ لە پێناومانەوەی لەسەر پێخۆڕاوەستان و دژی ئەو سیاسەتە ببنوانێ کە موڵکەکان بفرۆشن چونکە ئەمە گومانمان لێیانەکە ئەم موڵکانە وەکو هەتا هەندێک لە قوتابخانەکانی ناوشارش دەیانوێت بەرەوە ئاراستەیە بەرن کە چۆن بیفرۆشن ئەمە لێرەدا ڕوبەڕووی ئەوە دەوەستینەوانەیە کە دژی ئەو سیاسەتین کە سیاسەتێکی زۆر نامەنتیقە زۆر نامعقولە بۆیە لێرەوە پەیام دەدەین کە خەستەخانەی هیوایە لێرە هەمومان کۆ دەبینەوانێ بەرەنگاری ئەو سیاسەتە دەبینەوانێ شەڕی ئەو نەعەدالەتی و هەمووانی دژوارێ دەکەین کە ئەمان ڕوبەڕووی خەستەخانەکەی دەکەنەوە.